ئێران بە وڵاتێک دەناسرێت کە موزایەکی ڕەنگەکانە، موزایەکی ڕەنگە جیاوازەکانە، نەتەوەکانە و خاوەن مێژوویەکی دوور و درێژە بە تایبەتی لە بواری بڵێن مێژووی گەلاندا، مێژوویەکی کە هەموو ئەو گەلانە ئەو نەتەوانێت کە لە ئێران ژیان دەکەن خاوەن مێژوویەکن کە پراوپڕ لە بەرخۆدان لە بەرامبەری ئەو سیستمە یەک لە دوای یەکانەیە کە هاتوونەتە سەرکار لە ئێراندا. بەڵام بەداخەوە ئەو سیستمی کە لە ئێستادا هەم چ لە ڕابردوودا و ڕۆژی ئەمڕۆماندا حاکمە و حاکمیەتی خۆی بەڕێوە ئەبا هیچ کاتێ دانی بە هەبوونی ئەم ڕنگانەدا، دانی بە هەبوونی ئەو جیاوازیانەی کە لەناو خاک و جۆگرافیای ئێراندا هەیە نەناوە و هەمیشە هەوڵی داوە کە ئەو ویست و داخوازەکانی خۆی بسەپێنێ چ لە بڵێن هەر لە سەردەمانی ڕابردوودا، چ لە زمانی شادا و چ لە ڕۆژی ئەمڕۆماندا کە ڕژێمێکی وەکو جمهوری ئیسلامی ئێران حکم دەکات لە ئەو وڵاتەدا. دایمە باسی لەوە کردووە کە دەبێ سیستمێکی یەک ئاڵای یەک بڵێن یەک نەتەوە و یەک ڕنگ بێ، بۆیە ئەمەش بووەتە هۆکاری ئەوەی کە ئەو نەتەوانەی کە لە چوارچێوەی ئەو جغرافیادا ژیانەکەن ماف و حق و داخوازیەکانیان بفەوتێ. بۆیە دایمە لە بەرامبەری ئەم سیستمەشدا بێگومان ئێمە دەبینین کە هیچ کاتێک گەل کۆڵی نەداوە، بە تایبەتی ئەو گەلانەی کە بڵێن وەکو گوتمان مێژوویەکی دوور و درێژیان لە تێکۆشان و بەرخۆدان هەیە لە بەرامبەر سیستمە سەرکوتکرەکانی ئەوانێکە یەک لە دوای یەکاتونە و لە ئێستاشدا بینین کە لە بەرامبەری ئەم زێهنیەتەدا لە بەرامبەری ئەو ئەقڵێتە چەوسێنەرەدا دایمە خاوەن هەڵوێست بوونە هەڵوێستێکی بڵێن لە ئاستێکی هەری بەرزدا نواندویانە لە بەرامبەر ئەم سیستمەدا و هەروەها بەدیل و بڵێن ئەوی زۆریش داوە لە ئەم پێناوەدا لەوە دەستخستنی مافڕەواکانی خۆیاندا گەلان و بە تایبەتی گەلی کوردیش یەک لەو گەلانە بووە کە لە بەرامبەری ئەم سیستمەدا هەمیشە خاوەن هەڵوێست بووە، هەمیشە چۆکی بە ئەو داخوازی کە دەوڵەتی داگیرکەری ئێراندا نەداوە و دایمە ڕۆڵەکانی قوربانی بوونە لە ئەو پێناوەشدا. لە نۆی گوڵانی ساڵی 2010دا چوار لە ڕۆڵەکانی کورد کە لە بەرامبەری ئەم زێهنیەتە ئەم ئەقڵێتەدا دەستیان بە خەبات و تێکۆشان کرد و هاوکات لە چوارچێوەی خەبات و تێکۆشانی خۆیاندا لە شارەکان دەستیان بە کار کرد، گیران و دەستگیرکران لە بەداخەوە لە نۆی گوڵاندا لەلایەن دەوڵەتی ئێرانەوە لە سێدارە دران. بەڵام ئێمە دەزانین کە هەواڵ شیرین عەلەمهولی بە پێشنگایەتی هەواڵ شیرین عەلەمهولی، هەروەها فەرهاد وەکیلیان، فەرزاد کەمانگەر، ئەلی حەیدەریان، ئەمانە وایان کرد کە جارێکی دیکە وەک ئەو بەرخۆدانیە کە لە پارچەکانی دیکەی کوردستانە لە زیندانەکانی بڵێن تورکیا لە ساڵانی هەشتاکانە کە بەڕێوە چوو لە 2010دا لە 2008دا بە هەمان شێواز ئەم بەرخۆدانانە ئەم بەرخۆدانە مێژوویانە دیسان جارێکی تر زیندوو بووە لە کەسایەتی ئەواندا. بە تایبەتی ئەگەر ئێمە لەسەر کەسایەتی هەواڵ شیرین باس بکەین ئەبینین کە لە کەسایەتی لە شخصی هەواڵ شیریندا جارێکی در ئەو جەوهرە ڕاستەقینەی ژنی کورد لەوێدا گەشایەوە، جارێکی تر ئەو ئیرادە ڕاستەقینەی ژنی کورد کە هیچ کاتێ چۆکی نەداوە لە بەرامبەر زۆڵم و نادادیدا گەشایەوە. بۆیە ئەو ئێمە هەواڵ شیرین لە دوای ئێمە ئەوەمان بینی لە ئێراندا لە کاتێکە ئەم کەسانیان لە سێدارەدا ئەم تێکۆشەرانەی کوردیان لە سێدارەدا چ لەسەر ئاستی ئێران چ لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی کوردستان و لە دەرەوەش ناڕەزایەتی یەکجار زۆر کەوتەوە کە دەوڵەتی ئێران بۆ خۆی بڵێن لە ناو عەجەبێکدا تعجب داما کە بۆچی ئەم کەسانەی لە سێدارە داوە کە بەڕاستی بوو بە مایەی ناڕەزایەتیەکی یەکجار زۆر خەڵک بە تایبەتی هەواڵ شیرین، چونکە دەبینین کە یەکەم ژنەکە لە حکمی ئیعدامی بەسەردا سەپێنرا و لە سێدارە درا بە تایبەتی وەکو ژنی کورد. ئەمە بوو بە مایەی ناڕەزایەتیەکی یەکجار زۆر لەلایەن گەلانەوە لەلایەن گەلی کوردەوە. بۆیە هەواڵ شیرین بوو بە سەمبۆل و نمونەی ژنی ئازاد بەڕاستی بۆ تەواوی نەتەوەکانی بۆ تەواوی ئەو نەتەوانەی کە لە چوارچێوەی خاکی ئێراندا ژیان دەکەن بە تایبەتی بۆ ژنی کورد بوو بە سەمبۆلی ئیرادە و بەرخۆدان و هاوکات پێویستە لە ڕۆژی ئەم ڕۆژماندا ئێمە
بتوانین ئەو ویست و داخوازی هەواڵ شیرین ئەو ئیرادەی هەواڵ شیرین بکەین بە ڕێگەنیشاندەرێ بۆ خەبات و تێکۆشانی خۆمان بتوانین لەسەر هەمان ڕێگە و ڕێبازی ئەو کە بەڕاستی ئەو تەنیا بۆ ئەوان تەنیا بۆ خۆیان لە زینداندا نەبوون بێگومان ئەوان بۆ ماف و داخوازی و ئازادی نەتەوەیەک و بە تایبەتی ژنان لە زینداندا بەرخۆدانیان کرد و هاوکاتچۆکیان بە داگیرکەری دەوڵەتی ئێراندادا بۆیە گرینگە کە ئێمە بتوانین ئەم پێناسەیەکی ڕاستەقینە لە ئەم تێکۆشانە لە ئەم بەرخۆدانە مێژوویەی ئەوان بکەین و هاوکات بتوانین لەو چوارچێوەیەدا پەرە بە کار و خەبات و تێکۆشانی خۆمان بدەین و بەو شێوازە بتوانین یەکگرتوو بین بە تایبەتی وەکو ژنان بۆی کە ئامانجە ڕەواکانی ئەوان بە ئەنجام بگەێنین. لە مانگی گوڵانە لە هەر چوار پارچە شەهید هەیە لە کەسایەتی وەک هەواڵ شیرین وەک هەواڵ نیشتمان پەیوەند وەک لەیلا قاسم وەک هەواڵانی کە باکوور و ڕۆژاوە لەم مانگەیە ئێمە شەهیدمان زۆر هەیە. هەواڵ شیرین عەلەمهولی بوو بە سمبولێک بۆ هەواڵان بۆ ژنان لە ڕۆژهەڵات کە بتوان و توانای ئەوەیان بێت کە بەرخۆدانی بکەن. بەداخەوانێ شەهید شیرین لەم مانگەیە کە شەهید کرا و ئیعدام کرا بە دەستی چەپەڵی دەوڵەتی فاشیستی ئێران دەوڵەتی سێدارە ئێمە ئەبێ هەموو ژن تێکۆشانی ئەوەمان ببێت خۆمان کە بزانین کە کەسێکی وەک هەواڵ شیرین گەشتە ئاستی شەهادەت کە بەدەستی دەوڵەتی ئێران ئێمە بێ سەرهەڵدانێکمان ببێت دەبێت تێکۆشانێکمان ببێت بەرخۆدانێکمان ببێت توانای ئەوەمان ببێت کە شەید شیرین کە بوو بە سمبولێک بۆ ژنان کە بتوانین توانای کارکردنمان ببێت توانای خەباتمان ببێت پەنانە بینە بەرمادەی هۆشبەر و بەرخۆ کوشتن و ئەم بەر ئەمانە ئێمە هینی ئەوەمان ببێت کە بە چەندها هەواڵمان لە بەرەی شەڕان لە بەرەی جەنگان لەسەر شاخەکانن بە هەزاران هەزار هەواڵانی ژن لە چیاکانن هەواڵ شیرین سمبولی ئەوانەیە ئێمە توانای ئەوەمان ببێت کە نەگەینە بە هەواڵ شیرین حەدی ئەقل دەسەکەمێکمان نەبێت توانای ئەوەمان بێ و بەرخۆدانە بکەین و توانامان ببێت بەڵێ هەواڵ شیرین بوو بە سمبول هەواڵ شیرین کارێکی وای کرد لە ماکۆ هەتا کرماشان هەتا بۆکان و هەتا مهابات هەتا سەقز و هەتا بانە بوو بە سمبول بۆ ژنان کە ژنان بتوانن توانای ئەوەیان بێ بەرخۆدانیان ببێت هەواڵ شیرین بە چەند کەس لە زیندان بوو کە بەرخۆدانی کرد بەدەستی دەوڵەتی فاشیست بەدەستی دەوڵەتی چەپەڵی ئێران کە ئیعدام کرا بوو بە سمبول بۆ ژنان توانای بەرخۆدانیان ببێت توانای ئەوەیان ببێت کە دفاعێکیان ببێت لەسەر ئەم سیستمە لەسەر ئەم کە چی ئەکرێ لە ژن چی ئەبێ دێنن بەسەر ژن من داواکاریم لە هەموو ژنان هەیە و ژنانی ئێران هەیە و ژنانی کوردستان هەیە بەخسوس گەنجەکان ڕێگای شیرین بەرنەیەن کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە شیرین ئیعدام کراوە هەزاران هەزار شیرین لەدایک بووەتەوە هەزاران هەزار شیرین لە چیاکانی کوردستان ژیاوەتەوانێ داواکارم لە هەموو گەنجەکان هەیە لە هەموو ژنەکان هەیە ڕێگای شیرین بەرنەدەن ڕێگای شیرین بگرنە دەست و ئەو ڕێگایە هەتا سەرکەوتن بەرن